پیاوی گەورە هەبوو لەوێ بوو. هەموویان لە هەردوو لای مێزێکی گەورە کۆ ببوونەوە. هەموویان چاوەڕێی ئەوە بوو دەستی باوکت بکوشن و هاوپەیمانەتی و دڵسۆزی خۆیان بۆ باوکت ڕابگەێنن. کەریمی توشجا ڕاستە؟ مفید لەوێ بکوڕە؟ ئەو بۆچی نەهاتووە؟ ئەو خانە نشین بووە کاکە، ئیتر ئێمە هەین گەر قبوڵمان کەی. لە ئێمەی لە خۆمانی ئیتر برا جوانەکەم وەرە. بەڕێزان سەرەتا هەمووتان بەخێر بێن. هەر کەسێک ئارەزوی بێ دەرگای ئێمە بۆی کراوەیە، بەڵام گەربێت و هەڵەیەک ڕوو بدا بێگومان خۆتان بەرپرسیارەتی هەڵدەگرن. ئەو کەسێک دەیەوێ بچێتە دەرەوە دەرگای لەسەردا دەخەین. برا لە مزانەترەکان، ئەی باوکە لە من بوێرترەکان، پێشتر لەسەرم کورسێ دانیشتوینە. کاتی خۆی من هیچم لەوان زیاتر نەبووە، بەڵکو نوقسانیشم هەیە، بەڵام من ئەو نوقسانیە ئاوا پڕ دەکەمەوە. من لە جیاتی دوو چاو 4 چاوم هەیە، لە جیاتی دوو قۆڵ 4 قۆڵم هەیە. گەر عەقڵ و سەری من نوقسان بێ 2 سەرم هەیە. بۆچی؟ چونکە تا ئەو کاتێ من لەسەر ئەو کورسیە دادەنیشم ئەو نوقسانیەکانە پڕ دەکاتەوە. ئەو کەسە هاوڕێ شێرەکەمە، براکەی خۆم. تۆفیق توفيق يتر لموجوة من سيب أوي شوك منها. بۆ خاڵۆ هاوڕێیان بەخۆش خاڵۆ. سپاس کاکە، شایانی نییە. بەڵام با پێت بڵێ کەس ڕۆژێک ئاوا منی نەناساندووە. ئیتر ئەو ڕۆژە بوو کوڕەکەم، ئیتر ئەو ڕۆژە بوو لەناو ئەو هەموو دەردە، ئەو هەموو خەمە، ئەو هەموو کەسەرە، بە ناوی ئەو هەموو دەردەی زەمانە کوڕەکەم ڕۆژە خۆشەکانی ئێمە دەستی پێکرد.
بوسە چاوەکەم بوسە لە تەمەنی 14 ساڵیەوە نەم خواردۆتەوە. بۆکوێ؟ لە مەراکێش داوای کارێکم لێکراوە. یانی لێرە نامێنیتەوە؟ هەروەها لە تەمەنی 14 ساڵیەوە شەقەز لەم نەخواردۆ چەنگیز. زلیەکت خوارد گوێمەدێ. ئەی ناپرسی من چی دەکەم؟ نەخێر. باش شتێکت پێ بڵێم هەر ڕۆژێک لەمەوبەر هاوبەشێکم هەڕەشەی لە کوڕەکەم کرد. دژمنی سەرەکیم لە قەی لێدام. سەرۆکەکەشم لە شوێنێک خۆی شاردۆتەوە. کەسێکیش بە ناوی عەلی گازگەر بێ ئەوەی هیچ کارێکی کردبێ خۆی کردوتە سەرداری ئەستەمبۆڵ و بۆتە مافیا و گوێ بە من هەروە خێزانەکەشم لێم جیا دەبێتەوە. منیش دەبێ بەڵێم دۆڕان و چاوم شۆڕکەم. بتکوژم؟ دەتەوێ؟ تۆ بێ بەرامبەر هیچ کارێک ناکەی. کەسیش نییە بۆ کوشتنی من پارە بدا. کارکردن لەگەڵ تۆ خۆشیێکی گەورە بوو. خۆ هێشتا کارمان تەواو نەبووە. بەوە بەسراوە تۆ لە شتێک تووڕەبووی تا کاری بۆ بکەین. لەبەرەوەی لەکەن ئان تووڕەی یانەوەتا لەبەرەوەی بە هاوڕێی سازە دەرەکانی ئەزەل ناوێرین. چ جیاوازێکی هەیە؟ بە گوێرە ئەوەی هەڵبژارنی دووەم هەڵبژێرم زۆر جیاوازی هەیە. ئاوا ئێستا ئەزەل بە دوای کەنعانەوە وانە؟ خاڵۆ مرد. کێ لە دواوە ماوە؟ عەلی. نەخێر لە دواوە تۆفیق ماوە. تۆفیق لە دانیشتنی گەورەکان شوێنی پەیدا کردووە. ئێستا بۆتە دەستەڕاستی عەلی بە یەکەوە بەرز دەبنەوە. تۆفیق دەبێتە پیاوێکی گەورە بە دوای کاری خۆیەوە ڕادەکا. دەزانی پێویستی بە چی دەبێت؟ تەمووز وەکو تۆ پێویست دەبێت وەکو تۆ بیر بکاتەوە. پێویست دەبێت مێشکی ماندوو بکە. پێویستی بە بڕیاردان دەبێت. پێویستی بە بەڕێوەچوونی پیاوانە دەبێت. پارە دێتە دەستی سەری لێ دەشێوێ هەڵا دەکا. ئێستا تۆفیق وا دەزانێت خازانجی کردووە بەڵام کەسانی وەکو تۆفیق لە کۆتاییدا هەمیشە زەرەر دەکەن تەمووز. ئەو هێشتا نازانێت بەڵام باشترین شت بەسەر تەفۆ بێ کۆتایی هاتنی ئەوە. هەمیشە لە لوتکەوە دەسمان پێ کردووە بەڵام گەربێتی ئەو پیاوانە کەسانی خواخۆیان بە عەرز دادەین ئەوانی تر چۆک دادنێن. لە تۆفیق بۆ عەلی لە عەلیشەوە بۆ ئەزەل تاکە دڵسۆزی ئەوان مردنیان دەبێ. هیچ کەس هەرگیز هیچ کەسێک هەرگیز هیچ کەسێکت خۆش نەوێت تەمووز تا بتوانی واز لە هەموو کەسێک بهێنی. ئەوان واز ناهێنن کە یەکێکیان کەوت ئەوانی تر بە دوای خۆیدا دەباتە ناو گۆڕەوە. بە بەکارهێنانی تۆفیق هەمویان ڕاو دەکەین. باشە؟ ئەمانەتیەکم لای ئەوانە. چۆن بیکەین؟ چاوەڕێ دەکەین با تۆفیقیش هەندێک تام لە بوونە لوتکەی خۆی بکات. ئەو تۆفیقەی باست کردوێنەیت لەلا هەیە؟ تەفۆکەم تۆفیقی برام لە دوای ئەو ڕۆژەوە دەستی کرد بە توونکردنی شوێنەکەی خۆمە. کاری هەمیشەیی بەکردنەوەی هەر چوارچاوی ناڕەک و پێچەکانی لە ڕەنگەوە دەردەهێنا. تەفۆ ناڕەک و پێچەکانی باش لەناو بێت. هەندێک جاریش کاری ئەو بێ ئەوەی هیچ شتێک بکە تەنها وەستان بوو. بەڵام کارەکان گەورەتر بوون. کاتەکانی درێژتر دەبوون.
ڕۆژ بە ڕۆژ ماندووتر دەبوو. ڕۆژ بە ڕۆژ زیاترمان دەست دەکەوت.